دەم باش هاوڕێیان بەخێر بێن بۆ تێکنۆژین. لە ڤیدیۆی پێشوودا سەبارەت بە تایبەتمەندیەکانی پایتۆن قسەمان کرد، ئەوەی پایتۆن چییە و چ کەڵکێکی هەیە. لە ڤیدیۆی ئەمڕۆدا یەکەم هەنگاوەکان بەرەو کۆدلێدان هەڵەگرین و ڕاستەوخۆ کار بە پایتۆن ئەەکەین. پێش هەموو شتێک ئەگەر ئەم فێرکاریانتان پێبەستوود بوو تێکنۆژین سابسکرایب کەن و ئەم ڤیدیۆیش لایکەن و هەر پرسیارێکیشتان بوو لە کامنتە بۆم دابنن. سەرەتا پێویستە کە ئێمە ئەپی پایتۆن دابەزێنین. ئەم لینکەی کە لێرەیە بۆتاندا ئەنێم لە گوگڵ سێرچکانیان ئەوەی کە لەسەر هەر برەوزەرێک کە هەتانە ناوی پایتۆن بەم شێوازە سێرچکەن لاپەڕەیەکی ئاواهی ئەهێنێت و ئێمە ئەتوانین لێرەیە دایبەزێنین. ئەچینە ناو ماڵپەڕی سەرەکی پایتۆن، کاتێکە لەو لینکە دەینە ژوورەوە لەگەڵ لاپەڕەیەکی ئاواهی بەم شێوازە ڕوبەڕووە بینەوە. و هەر زانیاریەکیش کە سەبارەت بە پایتۆن پێویستمان بێ لەم ماڵپەڕەدا بەستەرەکەی بەردەستە. چ سەبارەت بە تایبەتمەندیەکانی چ سەبارەت بە فێرکاریەکان بەگشتی هەر زانیاریە کە سەبارەت بە پایتۆن ئێوە پێویستان بێت ئەتوانن لەم لاپەڕەیە بەدوایە بگەڕێن. ئەمە بەشی دابەزاندنەکەیەتی لێرە و هەروەها لەم بەشانەی خوارەوە بەستەرەکانی دابەزاندن بەردەستە. ئێستێک کە من خەریکم ئەم ئەپە دائابەزێنم نوێترین ڤێرژەنی پایتۆن ڤێرژەنی 3.12.4ە. بۆ دابەزاندنی پایتۆن لە هەر کامێک لەو بەستەرە دابەزاندنانی کە پێتان خۆش بۆ توانن بڕۆنە ژوورەوە. من لێرەیە چۆن سیستمی کارگێڕیەکەم ڤیندۆوزە هەر لێرایە ڤیندۆوزەکە لێ ئێم. لەم لاپەڕەیە کە بۆمان نەهێنێت ئێمە ئەتوانین جۆرە جیاوازەکانی بەستەری دابەزاندنی ڕاستەوخۆ ببینین کە بەپێی هەر سیستەم دیاری کراوە. جگە لەوەی ئێمە ئەتوانین سەبارەت بە نوێترین ڤێرژەنی پایتۆن نوێترین زانیاریەکان بزانینەوەی کە چ تایبەتمەندیەکی هەیە و ئێمە ئەتوانین چ کارێکی پێ ئەنجام بدەین. ئەو بەستەرەی کە تایبەتە بە سیستەمەکەی من کە لێرەیە خۆشی پێشنیاری کردووە ئەوە لێدەم. داونلۆدەکە دەستی پێکرد و بەرنامەکەی ئێمە تا چەند چرکەی تر ئامادەی دامەزراندنە بێت. زۆر باشە، ئێستەی بەرنامەکەمان ئامادەی دامەزراندنە. کلیکی لەسەرەکەین و کادرێک بەم شێوەیە بۆمان نەهێنێت. ئەو بژاردەی کە نووسراوە @python2path لێبن لە بەرخاتری ئەوەی کە وەرگێڕی پایتۆن بتوانێت بە path زیا ببێت. ئێستا ئێمە ئەتوانین بژاردەی install now لێبین. کاتێک کە ئەم پەیامە دێت نیشانەیە کە بەرنامەکەی ئێمە بە سەرکەوتووی دامەزرا. ئێستا من لە بەشی سێرچەکەمە بە دووە پایتۆن ئاگەڕم. ناوی پایتۆن ئەنووسم بۆی کە بتوانم شوێنی فایلەکە بدۆزمەوە. لێرە open file location لێ ئێم و بەم شێوەیە لاپەڕەیەکمان بۆ گاتەوە. 4 دانە فایلمان نیشانەدات کە گرنگترینەکانی بۆ ئێمە ئەم دوانەیە، بەڵام ئێمە زیاتر بە ئایدیەلی کارەکەین. و لەگەڵ ئەوەشدا 4 دانە دەستەواژە هەن کە پێویستە پێناسەیان بکەین و واتاکەیان بزانین. یەکەم Python Interpreter، دووهەم Python Shell، سێهەم IDE و ئاخرین دانەیش IDLE. بۆ پێناسەی ئەم دەستەواژانە من هەندێک نووسراوم ئامادە کردووە کە لە کەپشنیشە بۆتان دانێم. Python Interpreter یان وەرگێڕی پایتۆن پرۆگرامێکی کامپیوتەریە کە ڕستەکان و دەستوورەکانی بەرنامەسازی بۆ کۆدێک کە بایت کۆدی پێ ئەوترێت بە شێوازێک کە کامپیوتەر لی تێبگات وەرەگێڕێت. بۆ نمونە تۆ دەی کۆدێک یان بەرنامەیەک ئەنووسیت. وەرگێڕی پایتۆن دێ لێرەیە نووسراوەکەی تۆ وە کۆدەکەی تۆ وەرئەگێڕێتەوە بۆ زمانێکە کامپیوتەرەکەی تۆ بتوانێ لی تێبگات. بەو شێوازەی کە ئەو کامپیوتەرەی تۆ ئەو سیستەمەی تۆ بتوانێ وەڵام باتەوە. و لە هەمان کاتدا وەڵامی کامپیوتەرەکە وەرئەگێڕێتەوە بۆ زمانی تۆ بۆ ئەوەی کە تۆ و سیستەمەکەت بتوانن لە یەک تێبگەن. دەستەواژەی دووهەم Python Shell. Python Shell شوێنێکە کە بەکارهێنەرە توانێت بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵ وەرگێڕی پایتۆن پەیوەندی بگرێت و کاری پێ بکات کە بە کۆنسۆل و تەرمیناڵیش ناسراوە. بە کوردی و بە کورتی ئەم شێلە دێت ئەو دەستوور و بەرنامانەی کە نووسراوە ئەیخوێنێتەوە و وەڵامەکەیان دەداتەوە و لەسەر سکرین نیشانیەدات کە پێی ئەوترێ پرینتکردن. دەستەواژەکانی تر IDE و IDLE. IDE کورتکراوەی Integrated Development Environmentە یان بە کوردی شوێنەواری گەشەپێدانی یەکگرتوو. کاری IDE چییە؟
IDE یەکدانە سافتوێرە یەکدانە نەرمەواڵەیە کە ئەو دەرفەتە بە بەکارهێنەران ئەیە کە کۆدەکانیان بنووسن و دیباگیکەن و پەرە بە بەرنامەکانیان بدەن. بە زمانی IT دیباگ واتە ڕاستکردنەوەی هەڵەکانی یەکدانە کۆد. هەر زمانێکی بەرنامەنووسیش IDE تایبەت بەخۆی هەیە کە لێرەدا هی پایتۆن ناوی IDLEە. لەرنینگێکی لەگەڵە Integrated Development and Learning Environment. IDLE بەتایبەت بۆ کەسانی سەرەتایی کە ئەیان هەبێت فێر ببن زۆر باشە و جگە لەوە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ئەتوانێت زۆر کارەکەمان بۆ ئاسانتر بکاتەوە و لە داهاتووە کاری پێکەین. و هەرو جۆرەی کەی بینن IDLE لە ڕیزی ئەم فایلانەیە. بۆ پایتۆن جگە لە IDLEەکەی خۆی هەندێک بەرنامەی تر هەن کە ئەتوانین بەکاریان بێنین وەکو پایچارم، سپایدەر، VS Code و چەندین بەرنامەی تر کە ئەتوانن لە گوگڵا سێرچی بۆ بکەن. ئێمە لەم کۆرسەدا سپایدەر و VS Codeیش بەکارهێنین زیاتر سپایدەر چونکە سپایدەر بۆ کەسانی سەرەتایی زۆر گونجاوە و من پێم وایە کە کارکردن بە سپایدەر زۆر خۆشە و هەرو جۆرەی کەوتن بە VS Codeیش کارەکەین چونکە زۆر لایەنگری هەیە. ئەم IDLEیانە هەندێک پۆینتی ئەرێنیان هەیە کە یارمەتی بەکارهێنەر ئەیە کە ئەزموونێکی خۆشتری ببێت لە کۆد لێدان. بۆ یەکدانە بەرنامەنووس جگە لەوەی کە بۆی گرینگە کە خێرا بەرنامەکەی بنووسێ و خێراییەکەی لەسەرەوە بێ بۆی گرینگە کە بتوانێت هەڵەکانی بە شێوازێکی باشتر و دروستتر بدۆزێتەوە و ڕاستیان بکاتەوە. ئەم IDLEیانە بۆ ئەم کارە زۆر گونجاون. بابەتێکی تریش کە پێم خۆشە باسی کەم جیاوازی نێوان ئەم دوو بەرنامەیە. پایتۆن 3.12 کە لەرەیان نووسراوە بۆ IDLEەکەی. ئەم بەرنامەی پایتۆن 3.12ە وەرگێڕی ستانداردی پایتۆنە کە ڕێگەت پێدا سکریپتەکانی پایتۆن لە هێڵی فەرمان و تێرمیناڵەوە جێبەجێ بکەیت. بەڵام تایبەتمەندیە زیادەکانی IDLE لەخۆ ناگرێت و بە کورتی ئەگەر تۆ ئامرازێکی گشتگیر دەوێت بۆ کۆد لەدان و فێربوونی پایتۆن ئەوە IDLE ڕێگەی ڕۆشتنەوە. ئەگەر تەنیا پێویستە کە ئەم کۆدا و ئەم سکریپتە جێبەجێ بکرێت ئەوە هەر ئەم بەرنامەیان بەکاربێنە. لەسەر IDLE کلیکەکەین و لاپەڕەیەکی ئاواهی بم شێوازە بۆمانەکاتەوە کە پێی ئەوترێ شێل. جالۆ پێشتریش پێم وتبوون کە شێل ئەو شوێنەیە کە تێیدا بەکارهێنەر دەتوانێت لەگەڵ وەرگێڕی پایتۆن بە شێوازێکی ڕاستەوخۆ پەیوەندی بگرێت و کۆدەکانی لەوەیە بنووسێت. پێم خۆشە کەمێک لەسەر هاوشێوەی زمانی بەرنامەنووسی بەتایبەت پایتۆن و زمانی مرۆڤ قسە بکەم. بۆ نمونە ئێمە کاتێک کامانەوێت لەگەڵ هاوزمانێکمانە پەیوەندی بگرین لە کەلامێکی هاوبەش کەڵک وەرەگرین. بۆ نمونە لە ڕێزمانێکی هاوبەش، ڕێنووسێکی هاوبەش، ئەلفبێ و هەندێک هێمای هاوبەش بۆی کە بتوانین لە یەکتر تێبگەین و مەبەستی خۆمانی پێ بگەێنین. لە زمانە بەرنامەنووسیەکانیشدا بە هەمان شێوەیە. بۆ نمونە ئێستێک کە ئێمە پایتۆن ئەخوێنین لە پایتۆندا هەندێک وشە هەن وەکو while, for, else, print و کۆمەڵێک وشەی تر کە سەروشە یان کیوەرد یان پێ ئەوترێت کە ئێمە لە ڕێگای ئەم وشانەوە توانین لەگەڵ وەرگێڕی پایتۆن پەیوەندی بگرین و مەبەستی خۆمان بە شێوازی کۆد پێی بگەێنین و کۆدەکەمان جێبەجێ بکەین. جا لە پێشەوە یەک دوو کۆدی چکولە لێ ئەین بۆ نمونە وەکو یەکدانە ماشین حسەبی سادا بەم IDLE کارەکەین و دووە ئەوە فێرتانەکەم کە چۆن بە بەکارهێنانی کامنت پرامپت ڤێرژێنی پایتۆنەکەتان بدۆزنەوە. و دووە ئەوە فێریشتانەکەم کە چۆن کامنت پرامپت وەکو پایتۆن بەکاربێنن. دووە ئەوە لە پرۆژەی چکولە و دەستوری چکولە دەست پێکەین و وردەوردا ڕۆینە پێشەوە چونکە من پێم وایە کە بەرنامەنووسی وایە زیاتر بە پرۆژە دەستت پێی ڕادێت و باشتر لێی فێرەبی تاوەی کە من تەنیا تێوەری باسکەم هەرچەند کە ئەمانە ئەم شتانەی کە لە ڤیدیۆی ئەمڕۆیە قسەیان لەسەرەکەین زیاتر باسی تەوەریە چونکە ئەمانە پایە و بنچینەکانی پایتۆنن و پێویستەکە هەر تاکێک کە ئەوێ بە پایتۆن کار بکە فێریان ببێت. و لە تەواوی وانەکانی ئەم خولا بە دڵنیاییەوە ئێمە شرۆڤە و شیکاریە زۆر گرنگەکان لە یاد ناکەین لەبەرخاتری ئەوەی کە کەسێکە بە پایتۆن کارەکە پێویستە کە بزانێ ئەم سەروشەیە کە کەڵکی لێ وەرەگرێ یان ئەم کتێبخانەیە یان هەر شتێکی تر کە پەیوەندی هەیە بە پایتۆن بۆ چ شتێک داهێنراوە بۆ چۆن نەتوانێت بەکاری بێنێت. سەرەتا لە کردەهێماکانیان ئاپڕیترزەکانەوە دەست پێکەین. لێرەیە مەبەستم لە کردەهێما وەکو کۆکردنەوە، کەمکردنەوە، لێکدانەوە و دابەشکردنەکە خۆی سێ بەشە. ئێستا من لەم IDLE ئەنووسم print کەوانە ئەکەمەوە. print لێرە یەکدانە فانکشنە
ڤیدیۆی تایبەتم سەبارەت بە فانکشن تۆمار کردووە، بەڵام جارێکا بزانن کە پرینت یەکدانە فانکشن یان یەکدانە تابعە چونکە کەوانەی هەیە لە دووە خۆیە. پرینت دا کۆی حەوت، واتە لێرەیە من ئەمەوێت 10 و 7 بێک و کۆکەمەوە کە ئاکاتە 17. جارێکی تر پرینت ئەنووسمەوە و 2 لە 6 کەمەکەمەوە کە لێرەیە ئەکاتە 4. لەبیرتان بێ کاتێک کە تابعێک یان فانکشنێک ئەنووسن و کەوانەکەی بۆکەنەوە، لە دووە ئەوەی کە شتەکەتان تیانووسی کەوانەکە حتممە بێ دابخەنەوە ئەگینا ئێرۆرتان پێ ئەیات. بۆ لێکدان 5 جاران 3 ئەکاتە 15. با بڕێنە سەر دابەشکردن کە وتم 3 بەشە. ئەنووسم پرینت کەوانە ئەکەمەوە 7 دابەش بە 2 کە ئەکاتە 3.5. شتێکم نووسیوە با نیشانتان بم، من 7م دابەش کردووە بە 2 کە بەشە جیاوازەکانی ئەم دابەشکردنم لێرە دیاری کردووە. دابەشکراو، بەشدار، ئەنجامی دابەشکردن و پاشماوە. کاتێک ئەم دابەشکردنە هەتا ئاخری بڕۆی، ئەنجامی دابەشکردنەکە ئەکاتە 3.5. بەڵام وەرن با هەندێک شتی تر تاقی بکەینەوە. ئەگەر ئێمە بین و 2 جار هێمای دابەشکردن پشتی سەر یەک بنووسین، لە وەڵامدا ئەنجامی دابەشکردنەکەمان پێنیشانەیات و ئەگەر لە هێمای لە 100 کەڵک وەربگرین، پاشماوەکەمان پێنیشان ئەدات. ئەگەر بڕۆینە سەر بەشی ئاپشنز، ئەتوانین لە بەشی کانفیگور ئایدیەڵئی ئێمە ڕەواڵەتی ئایدیەڵیەکەمان بگۆڕین. بۆ نمونە فۆنتەکە بگۆڕین، سایزەکەی ئەوەی بۆڵد بێت یان نەبێت، و هەروەها لە بەشی هایلایتسا ئەتوانین ڕەنگەکان بگۆڕین و تەنانەت حاڵەتی تاریکی و ڕووناکی ئایدیەڵیەکەمان. ئێستێمانە بڕۆینە سەر بەشی کامەند پرامپت و لەوێ ڤێرژنی پایتۆنەکەمان بدۆزینەوە. ئێوە هەروەها بە گرتنی کلیلی ویندۆز لەگەڵ R ئەتوانن بڕۆنە سەر ئەم کامەند پرامپتە. بۆ کارا ڕۆینە سەر بەشی سەرچ و ئەنووسین CMD. ئێستا لەسەر کامەند پرامپت کە کلیکەکەین ئەنووسین پایتان بۆشایی یەکدانین، ئەمجا 2 دانە هێڵی بۆشایی ڤێرژن ئینتەر لێ ئەدەین و ڤێرژنی پایتۆنەکەمان پێ ئەڵێت. و پێمان ئەڵێت کە ڤێرژنی ئەم پایتۆنەی کە ئێمە لەسەر سیستمەکەمان دامان بەزاندووە ڤێرژنی 3.12.4. وەرن با شتێکی ترتان پێنیشان بم. ئەڕۆینە بەشی فایل، نیو فایلەکەینەوە و شەلێکمان بۆ ئەکاتەوە. لەم بەشایە ماتوانین سکریپتەکانمان یەکجێ بنووسین. لە کۆدنووسینە باسێکی تا ئەستێ گرنگێ بە ناوی کامنتدانان. ئێمە لە کامنتە دێین بە نووسینی هەندێک شیکاری ورد لەسەر و کۆدێک کە نووسیمانە، ئەو کەسی کە بەکارهێنەری کۆدەکەمانە پێی حاڵی یەکەین کە ئەم کۆدێک کە ئێمە نووسیمانە لەبارەی چیەوە چ کارێک ئەنجامەیات. لە کاتی جێبەجێکردنی کۆدا کامنتەکە جێبەجێ ناکرێت، بەڵکۆم کامنتە تەنیا ڕوونکردنەوە و شیکاریە. زۆر باشە، با بڕێنە سەر بەرنامەکەی خۆمان. ئەنووسم #edition واتە کۆکردنەوە. ئەمجا نووسم print حەوت کۆدا. ئەمجا لەرای کاتێککە ئینتەر لە ئەین بە پێچەوانەی ئەوەی تریان، ئێمە لەرای خێرا وەڵامەکە نابینین. ئێمە لەرای ئەتوانین کۆدەکەمان پشتی سەر یەک بنووسین و لە ئاخراکە کۆدەکە ڕانیان جێبەجێیەکەین لە ئاخرا وەڵامەکە بینین. یەک خاڵی تریش کە پێویستە زیایکەم ئەوەیە کە بۆ نووسینی کامنت ئێمە لە هەشتەگ کەڵک وەرەگرین. لە درێژەی کارەکەمدا هەشتەگێکی تردا ئەنێم و ئەنووسم سابستراکشن بە واتای کەمکردنەوە. ئەمجارە لە پرینتەکەمە 2 لە 6 کەمەکەمەوە. ئەمجارە دێمە خوارەوە دووبارە #multiplication بۆ لێکدان وانووسم print 5 ئەمجا دووبارە دێمە خوار هەشتێکێکی تر دانێم بۆ دابەشکردن یان division. لێرە هەر تەنیا دانەیەک لە هێماکانە نووسم 7 دابەش بە 2. ئەستی کاتێککە من لێرەیە ڕۆن لێ ئەدەم پێم ئەڵێکە پێویستە کۆدەکەت سەیفکەی یان پاشەکەوتی بکەی، و من بە ناوی بیرکاری و پاشەکەوتیەکەم هەرچەند لەوە پێشتر من چون فایلەکەم و بەناوی بیرکاری لێرەیە ئەبێ ریپلیسی بکەم. و ئێستا هەرو جۆرێکە بینن وەڵامەکانی پشتی سەریەک بۆ پرینت کردومەتەوە. لەو پێشتریش پێم وتن پایتۆن هێڵ بە هێڵ دێتە خوارەوە و هەردیسانەوە هێڵ بە هێڵ کۆدەکان جێبەجێکات. ئێستێمە بڕۆم و CMD وەکو پایتۆن بەکاربێنم. بۆ ئەم کارە یان کلیلی ویندۆز لەگەڵ R لێ ئەدەم یان ئەوەی کە بەڕاستەوخۆ لەسەر بەشی سەرچ CMD لێ ئەدەم و کامەند پرامپت ئەەکەمەوە. کاتێکە بۆتانەکاتەوە
تەنیا پایتان یان پایتۆن بنووسن و ئینتەر لێبن. ئەم جارە وەکو یەکدانە کۆنسولی پایتۆنی لێدێت. ئێستا من لێی داواکەم کە سڵاوم بۆ پرینت کاتەوە. ئەوەشی کە لێرەیە بۆچی خسوومەتە نێوان کۆتیشن دواتر لەسەری قساکەم. جارێکی تر پرینت لێ ئەدەم و ئەنووسم کوردستان. ئەمەوێ کوردستانم بۆ پرینت کاتەوە. و بۆ ئەوەی کە لەم حاڵەتە بێمە دەرەوە هەر ئەونا ئێگزەتێک ئەنووسم و کەوانە ئەەکەمەوە و دایخەمەوە. ئێستا هەرە جۆرەی کابینن ئەچێتەوە سەر کامنت پرامپتی حاڵەتی ئاسایی. ئێستا دیسانەوە من کامنت پرامپت بەکارهێنمە بۆی کە فایلێکی پایتۆنی پێ بکەمەوە. من لەوە پێشتر فایلێکم بەناوی بیرکاری پاشەکەوت کردبوو. ئەنووسم بیرکاری دات پای پاشکری پایتۆن دات پایە. و کاتێکە ئینتەر لە ئەم ئەو شتێک کە لەناو فایلەکەیە بوو ئەخوێنێتەوە و خۆی بۆمان جێبەجێکات. هاوڕێیان پێش ئەوەی کە ڤیدیۆی ئەمڕۆ کۆتایی پێبینین ئەچین و سپایدەر دابەزێنین لە بەرخاتریەوەی کە کارکردن بە سپایدەر زۆر خۆشتر و ئاسانترێکە و تایبەتمەندیەکانی ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە ئەزموونێکی باشتر و خۆشترمان ببێت لە کۆد لێدان بە پایتۆن. لەسەر برەوزەرێک سپایدەر سێرچەکەین. لاپەڕێکا بەم شێوەیە ئەهێنێت و ئێمە ئەڕۆینە سەر یەکەم بەستەرێک کە ئەیبینین spideride.org. هۆمپێجی سپایدەر ئا بەم شێوازەیە. دێنە خوارەوە تا ئەوەی کە بتوانین لینکی داونلۆدەکەی ببینین. لێرە نووسراوە داونلۆد فۆر ویندۆز. ئەمە لێ ئەین و پرۆسەی دابەزاندنی سپایدەر دەست پێیەکە. زۆر باشە ئێستا سپایدەر داونلۆد بوو واچین کە دای بمەزرێنین. ئۆپن فایل ئەم پرۆسەی لۆد ببێ و نێکست لێ ئەین I agree install و خۆی پرۆسەکە بە شێوازێک ئۆتۆماتیک دەست پێیەکە تا ئەوەی کە دامەزراندنەکەشی بەسەر کەوتووی تەواو بێت. هاوڕێن لەوانەیە کە دامەزراندنی سپایدەر کەمێکی پێ بچێت بۆیە منەوە بەشم لە ڤیدیۆ کەسڕیەوە بۆ ئەوەی کە زووتر بڕۆینە سەر کارەکەمان. دوا ئەوەی کە ئەو نەوارە سەوزە پڕ ئەبێتەوە فینیش لێ ئەین و بەرنامەکە بەسەر کەوتووی دامەزرێت. ئەمە لێرە لۆگۆی سپایدەرە لەسەری کلیکەکەین. دوا ئەوەی کە لەسەر سپایدەر کلیکمان کرد لاپەڕەیەکی ئاواهی بەم شێوازە بۆمان نەکاتەوە. ئەم شوێنەی ئێرە کاری شەلمان بۆ کەواتە ئێمە لێرە ئەتوانین دەیان خەت کۆد بنووسین. ئەم بەشی ئێرە کۆنسولی ناوە. هەر شتێک لەوە پێشتر بۆم باسکردن ئێمە لێرە ئەتوانین وەڵامی کۆدەکانمان بدۆزینەوە. ئەم بەشی سەرەوەش چیکە لە فێرکاریەکان و شیکاریەکان سەبارەت بە هەندێک لە وشەکان لەناو پایتۆنە ئێمە ئەتوانین لێرەیە ئەو ڤێریەبڵان و ئەو گۆڕاوانەی کە لێرە ناویان هەیە ئێمە ئەتوانین جۆرەکانیان بزانین سایزەکان و ژمارەکەیان بزانین و هەروەها ئەو پلاتانەیشی کە یا ئەو نەخشانەی کە ئیکێشینەوە لێرە پێمان نیشانەیە کە دواتر بە هەر هەمووی کارەکەین. زۆر باشە هاوڕێیان ماندوو نەبن ڤیدیۆی ئەمڕۆ کۆتایی پێهات. لە ڤیدیۆکانی داهاتوودا زیاتر لەسەر پایتۆن ڕۆین و زیاترە چینە پێشەوە و زیاتری لە فێرەبین. زۆر سوپاس کە لەگەڵم بوون. هەر شاد بن.